دوو مامۆستا بەدەستی قوتابیەک لە ناو حرەمی زانکۆدا ئەمڕۆ لە شاری هەولێر کاردانەوەی زۆری بە دوای خۆی داهێنا و بووە باسی گەرمی ڕۆژ و بووە مانشێتی گەرمی هەواڵەکانیش. هەر بۆیە ئەم شەو ئێمە بە گرنگی ێزین لە کوردستان 24ەوە لە باسی ڕۆژدا گفتوگۆی زیاتر لەسەر ئەو ڕووداوە بکەین. ئەم کاتتان باش بەڕێزان، من ژینۆ محەممەدم لە باسی ڕۆژ لە کوردستان 24ەوە لەگەڵتانە بم. ئەمڕۆ وەک دەزانن ڕووداوێکی چاوەڕوان نەکراو لە هەولێر ڕوویدا، ئەویش کوشتنی دوو مامۆستا بوو بەدەستی قوتابیەک لە ناو حرەمی زانکۆدا کە ئەمە بووە جێی نیگەرانی زۆر بەمان و کاریگەری ڕۆحی لەسەرمان بەجێهێشتووە. هەر بۆیە بە گرنگی ێزانین ئەم شەو لەگەڵ هەریەک لە بەڕێزان دکتۆر کامەران یونس سەرۆکی زانکۆی سەلاحەدین، هەروەها بەڕێز دکتۆر شێروان شەریف قرتاس سەرۆکی زانکۆی سۆران گفتوگۆ لەسەر ئەم ڕووداواکەین بزانین ئەم ڕووداوە بۆچی ڕوویداوە، بۆچی لە 2019 تاکو ئێستا ئەم ڕووداوە کە دەڵێن پێشینەی هەیە چارەسەر نەکراوە تا گەیشت بە ڕووداوەکەی ئەمڕۆ کە هەمووانی نیگەران کردووە. بەڕێزان سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش دکتۆر کامەران دکتۆر شێروان هاو خەمیتانین بۆ خۆتان خۆش بن جارێکی دیکە. بە گرنگی ێزانم کە لەلایەن بەڕێز دکتۆر شێروانەوە دەست پێ بکەم. ئەگەر دکتۆر پێمان بڵێ ئەم ڕووداوە یاخود ڕاستی ڕووداوەکە چۆن بوو، چۆن سەری هەڵدا، پێشینەی ئەم ڕووداوە چییە؟ زۆر سپاسان دەکەم ئێوارەتان باش. بەڕاستی ئەوڕۆ کارە ساتێک ڕوویدا سەرخۆشی لە خۆمان و لە هەموو ئەکادیمیستیان و لە هەموو خەڵکی کوردستان دەکەم لە بۆ ئەو کارەسەتە ناخۆشە ڕاستی شتێکی قورس بوو بە هەمومان. خوا سەبووری کەس و کاریان بداتەوە، سەبووری ئێمە و هەم لاک بداتەوە. بەڕاستی من حەز ناکەم بچمە ناو وردەکاری ئەو بابەتە لەبەر چەند هۆکارێک یەک لەوانە ئەوانە لە مێژە ئەو حاڵەتە ڕووی داوە بەر لەوەی ئێمە دەست بەکاربین وەکو سەرۆکی زانکۆ و نزیکەی زیاتر لە 3 ساڵ بەر لە ئێستا حاڵەتێکی زۆر ئاسایی لە بینی مامۆستایەک و قوتابیەک ڕووی داوە و لە کاتی خۆشی بە ڕێککاری قوتابیان شتەکە چارەسەر کراوە. دواتر بەڕاستی چۆن تەشەنەی کردووە بەڕاستیەوە کاری دادگاکانە کە ڕاستی شتێکی ڕاستیش بە کە بڵێ باشە دکتۆر بەڕێز دەڵێ حاڵەتێکی ئاسایی سەرکردنی بۆ درراوە. بەڕێز دەڵێ حاڵەتێکی ئاسایی لە نێوان قوتابی و مامۆستایەکدا ڕووی داوە، بەڵام دەبینین ئەو حاڵەتە ئاسایە ئەمڕۆ کوشتنی لێکەوتەوانێ، بۆچی؟ بەڕاستی ئەوە ئیشی دادگا و ئیشی لێکۆڵەرانە کە لەو شتە بپێچنەوە، بەڵام پێویستە بەجددی دراسەی ئەو مەوزوعە بکرێتن بۆچی وای لێ هاتووە، خەڵکی مختص لەو مەوزوعە بپێچیتەوە. ئایا کێ پێویستە لەسەر ئەو بابەتە قسە بکاتن، کێ پێویستە ڕۆڵی هەبێ؟ ڕاستی بەڕای من هەمومان ڕۆڵمان هەیە لەوە، نەک تەنها مامۆستاکان، بەڵام داکو بابانیش بەشێکن لە پەروەەردە. بەڕاستی کۆمەڵگا گشتی بەشێکە ڕاگەاندن بەشێکی سەرەکیە لەو پرۆسەیە. پێویستە هەمومان بە گرنگیەوە سەیری پەروەەردە و فێرکردن بکەین، پێویستە هەمومان هەریەکمان بە ڕۆڵی خۆمان هەڵبستین، چونکە پەروەەردە یەک تەرەفە نییە، پەروەەردە هەر لە ماڵەوە دەست پێ دەکات کە چۆن منداڵەکان پەروەەردە بکەین، نیشتیمانیان خۆش بێ، مرۆڤەکانیان خۆش بێتن، حتا ئەگەر دایک و باوکەکە خوێندەواریشیان نەبێتن، پێویستە قوتابخانەکان ئەو ڕۆڵە بگێڕن. تەنانەت ئەگەر دایک و باوکەکە پرۆفسۆریش بن، بەڵام لەوانە پرۆفسۆر بن لە زانکۆ بن، لەوانە ئەو کاتیان نەبێ منداڵەکانیان پەروەەردە بکەن. پێویستە قوتابخانەکان بەو ئەرکە هەڵستن، خۆشەویستی نیشتیمان، خۆشەویستی مرۆڤەکان، ڕێزگرتن لە یەکتر، ڕێزگرتن لە زانست. بەڕاستی کە لە زانکۆن بۆ خاتی شەهادە نێن بۆ زانکۆ، بەڕاستی پێویستە بۆ خاتی زانست بێن بۆ زانکۆ، حتا پێویستە پێداچوونە و بەوەشدا بکرێتن کە لەسەر ئەساسی شەهادەت تەعین بوون. بەڕاستی پێویستە لەسەر ئەساسی فێربوون خەڵک کاری دەستکەوێتن، لەسەر ئەساسی خبرەی خۆی، خۆبەخشی نیشتیمان و خۆشەویستی،
خۆشویستی بۆ کار ئەوانە ببنە پێوەرو نەک تەنها شەهادە بەتەنیا پێ بەڵێ دکتۆر بەلامەوە گرنگە ئەو پرسیارەشت هەر ئاڕاستە بکەم بەو ماوەی کە جەنابەت دەست بەکار بووی لەو زانکۆی وەکو سەرۆکی زانکۆی سۆران چی تازە هەبوو لەو مۆزوعەیە چی تازت بیست لەو کێشەیەدا چیت بەرچاوکە و ئەم پرسیارە گرنگە وەڵامی بدەیتەوە دکتۆر چونکە خوێندنەوەی زۆر جیاواز بوو ئەم ڕووداواکرێ بۆی خەڵک ڕاستی ڕووداوەکە بزانێ ئەوەندەی تو ئاگادار بوویت لە کاتی دەست بەکاربوونەوە چی تازت بینی لەو ڕووداوە ڕاستی ئەو قوتابیە کاتی خۆی لە زانکۆی سۆران بووە بەڵام لەبەر ئەوەی ماڵی لە هەولێر بووە کە بەڕاستی هیچ شوێنێکی کوردستان جیاوازی نییە بەڵام وەکو مافی خۆی داوای کردووە کە بگوازێتەوە بۆ هەولێر زانکۆش قوبڵی کردووە بەڵام بەڕاستی من ئەو تەفاسیلە نازان پێویستە خەڵکانێک بڵێن دادگا ڕێچکەی خۆی بگرێ یانیش ئەوانی کە لێکۆڵینەی ورد لەو بابەتە بکەن بەڵام ئەوەی ئاشکرا بوو ینی کێشەکە لە دادگا بوو دادگا بە کاری خۆی هەڵدەستا بەڵام بەڕاستیەوە کاری دادگایە بۆچی چارەسەر نەکرا بۆچی درێژەی کێشە بەڕاستی ئەو هەموو پرسیارە گەلانە پێویستە ینی وەکو گوتم هەر کەسێک بە کاری خۆ هەڵبسێ چونکە بەڕاستی مشکلەیەم ئەوەیە هەر کەسێک بە کاری خۆی هەڵناستێ ئەگەر کەسێک بەکاری خۆ هەڵبسێ دادگا بەکاری خۆی زانکۆ بەکاری خۆی هەموو شتێک ڕێز لێگیراو دەبێت کە هەموو شتێکیش ڕێز لێگیراو بە تاکید کێشەکان گەورە نابن دەست خۆش دکتۆر کامەران ئێمە لای بەڕێستان بابزانین دکتۆر شێروان باسی ئەوواکە کە ئەم کەیسە لە دادگا بووە دادگا دەبێت یەک لای کاتەوە بەڵام پرسیارەکە ئەوەیە لە نێوان دادگا و زانکۆدا چ خاڵێکی هاوبەشەیە بەنای خی گەورە مێرەبان سەرەتا بە خێراتین کەنالی کوردستان بسار دەکەین سەرەتا وەکو سەرۆکایەتی زانکۆی سەلاحەدین سەرخۆشی خۆمان ئاراستەی هەردوو بنەماڵەی خواری خۆش بوو هەردوو شەهید دکتۆر کاروان و دکتۆری دیز دەکەین هەروە سەرخۆشی خۆمان لە گشت مامۆستایان و قوتابیان و فەرمانبەرانی گشت زانکۆکانی کوردستان دەکەن بەڕاستی ئەو کارە ساتێ ئیمڕۆ ڕوویدا نەک تەنها شاری هەولێر بەکو هەموو کوردستانی هەژاند بەێ ئەم کێشەیە وەکو جەنابەت باست کە دیارە لە 2019-2020 ئەم قوتابێ داوای گواستنەوەی کردێ لە زانکۆی سۆران بۆ زانکۆی سەلاحەدین کە داوای گواستنەوەی کردووە زانکۆی سەلاحەدین نووساوی ئاراستی کۆلیژی یاسا کردووە بەلێ کۆلیژی یاسا ڕەزامەند بووە پاشان ڕاگرایەتی کۆلیژی یاسا بەوەی زانیوەکەوە ئەم قوتابێ پێشەیەکی بەرزەفتەی لەسەر بووە لە زانکۆی سۆران مافی خۆیتی ڕاگەری یعنی دووبارە بکاتەوە لە بڕیاری خۆی پێداچنەوە بکاتەوە لە بڕیاری خۆی دیارە نووساوی ئاراستی سەرۆکایەتی زانکۆی سەلاحەدین کردو ئەو کاتی کاکتۆر ئەحمەد زەید سەرۆکی زانکۆ بووە گوتی ئەو قوتابیە لەبەر ئەوەی بەرزەفتە و کێشەی محکەمەی دادگایەیە من پێویستم پێ نەبێتە یەکانە کێشەم بدروست دەکاتن دیارە فەرمانی زانکۆی پێدەرچووە کەوا ڕاگیراوە گواستنەوەکەی بەڵام ئەو قوتابیە پاشان نە زانکۆی سەلاحەدین وەریگرتە نە زانکۆی سۆران ژۆگرتە کێشەکەی 2 ساڵ مایتەوە 2 ساڵ مایتەوە ئاخیر جار ئەمن نووسراوەکەم دیت لە مانجی 2022 ئەم ساڵ یەکی ئەنجومەنی وەزارەت دانیشتووە دووبارە تەرحی ئەنجومەنی وەزارەت کراوە کەوا هەردوو زانکۆی سەلاحەدین و زانکۆی سۆرانیش ڕەزامەند بوونەکەوە قۆتابیەکەی وەربگرنەوە و لە مانجی چاریش کۆنووسەکە پەسەند کراوە ئاراسی هەردوو زانکۆ کراوە زانکۆی نەکردو ئەگەر لە 25 دیچە بۆچی قوتابێکە دامی نەکرد لەبەرەوەی جەنابەت دەزانین لە مانجی 4 ڕەزامەندی گەڕایتەوە بەخۆی لە مانجی چاریش ناتوانانی بێتن پێی ئەوە بکات بگەڕێتەوە خوێندە بەزێتوانی بێک بگەڕێتەوە داوای دواخستنی خوێندنی بکاتن چکە لە مانجی 9 خوێندن دەست پێکرد نی دەتانی بەردەوام بێ خوێندە بەزێتوانی بێتن پەیوەندی لێک زانکۆکان بکاتن و پەیوەندی بکردبایە و داوای دواخستنی بکرد باشە دکتۆر کامەران بۆ ڕەزامەندیەکە ئەوەندە دواکەوت لە زانکۆی سەلاحەدینەوانێ بۆ قوتابیە ڕەزامەندەکە لە زانکۆی سەلاحەدین دوان نەکەوت ڕەزامەندەکە لە زانکۆی سەلاحەدین هەر پاش ئەوەی کە ڕەزامەندیان دابوو بگواستنەوەی پاشان نووساوی فەرمانی زانکۆی پاشگەز بوونەوە هەیە بەڵام کێشەکە لە قوتابەکەی دەرچوو زانکۆی سەلاحەدین زانکۆی سۆران هەنجین دەیگو من تۆ وەرناگرمەوە زانکۆی سەلاحەدینش دەیگۆن تۆرانگە ئەوە 2 ساڵی پێچوو ئەو 2 ساڵەشی کە پێچوو گاپەک دروست بوو ئایا چۆن ئەو قوتابی ئەو 2 ساڵی بە چلو حساب بکرێ ئایا بە دواخستنی بۆ حساب بکرێت لە میچی خوێندنەکە چۆن حساب بکرێتن کێشەکە چووە وەزارەت کێشەکە چوە وەزارەت لە ئەنجومەنی وەزارەت لە ماجی چارەسەری کراوە بەێ باشە دکتۆر کامەران ئێستا
من وەکو پێشکەشکارێ لەگەڵ بەڕێستانە دوێم وەکو ڕۆژنامە نووسێک کە دەمانوێت زانیاری زۆر ڕاست و دروست لە زاری بەڕێستانەوە هەم جەنابەت هەم دکتۆر شێروان بگاتە بینەران چونکە بەڕاستی وەکو باست کرد ئەمە کارەساتێکی دڵتەزیێنە بۆ هەموو کوردستان بەڵام ئێمە نابینە دادوەر بەڵام پرسیارەکە ئەوەیە بۆچی کێشەی قوتابیەک لە 2009ەوە دەبێ بگاتە 2021 و 2022 دویان 2 ساڵی پێ بچێ هێشتا ئەنجایەک لا بکرێتەوەنەوە بگاتە ئەنجام ئەم هەموو ماوەیە بۆ چییە کێشەی قوتابی؟ زۆر بڕیار هەیە مەسەرن لە دەسەڵاتی زانکۆکان نییە لە دەسەڵاتی ئەنجومەنی وەزارەتە دەبێ بچێتە ئەنجومەنی وەزارەت کە دەچێتە ئەنجومەنی وەزارەت ئەنجومەنی وەزارەتی لێژنەی تریە دەداتە لێژنەی معنی لە لێژنەکان دراسە دەکرێتن بەس ئەو قوتابێ بیدایەت کە گواستنەوەکەی لێکوانە هەڵوە شایتەوە چیتە سۆران زانکۆی سۆران زانکۆی سۆران ژوەریان نەگرتووە گوتی نا تو تازە قوتابی ئێمەنی دەبیێت زانکۆی سڵادین کاتە زانکۆی سڵادین زانکۆی سڵادین گوتی نا ئێمەش پاش گەز بینەوە تۆ قوتابی مەنی 1-2 ساڵ هەر ئەوها مایتەوە و دیارە قوتابەکەش مراجعی نەکردووە پاشان کە مراجعە کراوە لە مانجی لە ساڵی 2021 زانکۆی سڵاحەدین و زانکۆی سۆران نووسراوێن ئاراستەی وەزارەتی خوێندی باڵا کردەوە وەزارەتی خوێندی باڵاش پەسەندی کردووەکەوە هەردوو زانکۆی سڵاحەدین و زانکۆی سۆران پابندم بەوەی قوتابێک ئەگە بێوی داوام کە هەر زانکۆیەک لاریان نییە. زۆر باشە دەگەڕێمەوەلات دکتۆر شێروان باسی لایەنێکی گرنگت کرد لەم ڕووداوەدا کە بۆ تەواوی ڕووداوەکانی دیکەش ڕاستە ئەویش لایانی پەروەردەی و هۆشیاری تاک و خێزان و کۆمەلگایە ئێستا هەندێک لایانی نابەرپرز یاخود هەندێک قسە لە ناو خەڵکا بڵاو بۆ توانێ باز لەواکرێکە ئەوە مامۆستایانن هەندێک کات کە قوتابیەکان تووشی نەخۆشی دەرونیەکەن چونکە ڕاستە خۆ کە ئەم ڕووداوە ڕوویدا بەشێک لە کە سوکاری ئەم قوتابی وتیان ئێمە کوڕەکەمان نەخۆشی دەرونی هەیە دەوترێمە خەتای مامۆستاکانە قوتابیان تووشی نەخۆشی دەرونیەکە ئێوەی مامۆستایان بۆ قوتابی تووشی نەخۆشی دەرونیەکەن والله ئەمن سپاسی جەنابەت دەکەم لە بۆ ئەو پرسیارە گرنگە چونکە بەڕاستی ئەو کێشە ئەگەر چارەسەر ببێ باوەڕ کە شکۆ لە بۆ خوێندن دەگەڕێتەوە ئاستی خوێندن بەرز دەبی قوتابیەکان ئاسوودەتر دەبن لە ناو زانکۆ مامۆستاکان ئاسوودەتر دەبن کە بەڕاستی ئەوە شکۆی زانکۆکانە ئەوە شکۆی شوێنە پەروەردەیەکانە بەڕاستی ئەگەر هەر یەکمان بە ئەرکی خۆمان هەڵبستین وە خۆشەویستی بڵاو بکەینەوە بەڕاستی نابێ وەکو ئینشائیش بیتن وەکو کاری دەبی لەسەر بکرێت هەر کەسێک هەر جیهەتێک ئەرکی چییە بەڕاستی ڕێکاری قوتابیان هەیە ئەگەر ڕێکاری ئینزباتی موظفین هەیە و بڵێن زانکۆ شکۆی هەیە حرەمی زانکۆ هەیە هەموو ئەوانە ڕێزلێگیراون بۆ نمونە زانکۆکان سربەخۆن سربەخۆیی خۆیان هەیە ئەوانە هەمووی هەیە بەڵام کە هەمویان بە ئەرکی خۆیان هەڵبستن ئەوانە هەمووی ڕێچکەی خۆی دەگرێت و کێشە دروست نابیتن بەڕاستی مامۆستاکان هۆکار نین لە تەڵەبەکان تووشی ئەوەی دەرونی ببن بەڵام تەنها مامۆستاکان دەیانەوێت خزمەتی قوتابەکان بکەن بە پێچەوانەوە ئەو قسە ئەسڵ و ئەساسی بۆ نییە بەڕاستی ئەگەر خۆشەویست بە قوتابەکان بگوترێ مامۆستاکان ئێوەیان خۆش دەوێت مامۆستاکان خۆیان هیلا کردووە مامۆستاکان هەموو کار و کەسابەتکەن ئەوەی خزمەتی ئەوە بکەن حکومەت مامۆستاکانی تعین کردووە حکومت معاش داتە مامۆستاکان بۆ ئەوەی خزمەتکاری ئێوە بن بۆ ئەوەی پەروەردکاری ئێوە بن کە بەڕاستیش وایە کە بەڕاستی هیچ مامۆستایەک نییە لەو کوردستانە ڕقی لە تەڵەب ببێتەوە بەڵام ئەگەر لە بەرامبەرەکەی بۆن منە لە میدیا لە دایکوبابە لە هەر شوێنێک لە شوێنەکانە ئەو فرسەتێک لە فرسەتەکان بە هەل وەربگریت و بڵێن ژەهری خۆی بڕێژی بۆ ئەوەی ئەوە لە بینی قوتابی مامۆستاکان دروست بکە بەڕاستیەوە کارەسات بار دەبێت بۆیە پێویستە ئەوانە هەمووی ڕێک بخرێنەوە پێویستە دکتۆر شێروان ئەمانە چۆن ڕێگەخرێتەوانێ ئەرکی کێ ئەمانە ڕێک بخاتەوانێ بەڕاستی ئەوە پێویستە بە دایکوبابەکان بگوترێت کە ئەوە کاری ئێوە ئەوەیە پێویستە بە کۆنفرانس و بە توێژینەوە و بە پلانی استراتیژی لە خوێندنی باڵا و لە پەروەردە پلانی استراتیژی دابندێ هەمووی بڵێن ئاکشن پلانەکان و هەموو ئەرک و مافی هەر کەسێک تێدا بەڕوونی بە وازحی دیارکرابێتن باشە دکتۆر شێوان هەموو ئەمانەی کە باسیەکەی جەنابتە کە پێویستە ئەوە
دکتۆر هەموو ئەمانی کە باسیەکەی دەتوانێت حرەمی هەموو ینی پێویستە بۆنە ئەرک و مافی داکوباب دیار بکرێ ئەرک و مافی پەروەردە دیار بکرێ مامۆستاکان دیار بکرێ مامۆستاکان بەڕاستی پێویستە ڕێز لێگیراو بن مامۆستای لە هەر لە ڕۆزەوە بگرێ هەتا دەگاتە زانکۆ هەمویان پێویستە ڕێز لێگیراو بن بەڕاستی مافیان پارێزراو بێ بۆ ئەوەی ئەوانیش بڵێن بە مادی و معنەوی پێویستە پاڵپشت بکرێن بە تایبەتی تریش معنەوی چونکە بەڕاستی حکوومەت بە ئەرکی خۆی هەستاوە کە موچە بۆ مامۆستاکان دابین دەکات هەرچەندە لەوانەیە هەندێک کەم کورتی تێکردو بەڵام مامۆستاکان بڕیاریان داوکە کە خزمەتکاری قوتابیەکان بن کە خزمەت بە قوتابیەکان بکەن مامۆستاکان بەڕاستی بڕیاریان داوە کە لەو ئەرکە پەشیمان نین بەڵام لەلایەکی دیکەشەوە بەڕاستی پێویستە میدیاکان پێویستە داکوبا پێویستە کۆمەڵگا ینی بە گەورەی مامۆستاکان ببینی ئەگەر مامۆستا بە گەوری نەبیندا لە ڕووی معنەویە لە ڕووی هاریکاریکردنەوە پێویستە ڕێک بخێنەوە ئەو شتانە زۆر باشە ئەوەی لێ دەردەچێت بەڕاستی ئەوە هیچ ئەسڵ و ئەساسی بۆ نییە من باوەڕ ناکەم لە هەموو کوردستان یەک مامۆستا هەبی ڕقی لە قوتابی بیتەوە وەڵڵاهی گەورەترین دەستکەوتی مامۆستا ئەوەیە کە لە هەموو شتی گرنگترە قوتابیەکانی سەرکەوتوو بن لە خۆی زیرەکتر دەربچن یعنی ئەو قسە هیچ لە هیچ شوێنێک جێ نابێتەوە دەستخۆش دکتۆر کامەران با بگەڕێمەوە لای بەڕێستان دەوترێت بکوژی ڕووداوەکەی ئەمڕۆ بەر لە ڕووداوەکە هەڕەشەی کردووەوە بەوانی شۆ نەوەستاوە بە دکتۆر نیشتیمان و هاوسەرەکەی هەڕەشەی لە چەند مامۆستایەکی دیکەش کردووە ڕاستی ئەم ڕووداوت چۆنە ینی ئەم خاڵە بەتایبەتی هەڕەشەی لە مامۆستای تر کردووە ئێوە ئاگادارن هەڕەشەی لە چەند مامۆستای دیکە کردووە لەکوێ ئەم هەڕەشەی کردووە ئایا لە زانکۆی سەلاحەدینن ئەو مامۆستایانە وەکو سەرۆکاتی زانکۆی سەلاحەدین هیچ مامۆستایەک پەیوەندی بەیەوەمە نەکردووەکەوە هەڕەشەی لە کرابیلان قوتابیەوە نەخێر واتە هیچ کەسێک سکاڵایەکی نەکردووە باسی هاتو سەدانمان کامەتە نەخێر باسیش نەکراوە لامان بەڵام پێشتر هەڕەشەی لە دکتۆر نیشتیمان و هاوسەرەکەی دەمەوێت یەک شتان بۆ بەێ دەمەوێت یەک شت بۆ بەڕێستان باز بکەم قوتابی چی دەیبەستێتەوە بە زانکۆ ڕێنمایی هەیە ڕێنمایی تایبەت بە ڕێکارەکانی قوتابیان هەیە ئەگەر ڕێنماییەکان بخینەوە ئێمە بخینەوە ئەو ڕێنمانە مافی قوتابی دیاری کردێ مافی مامۆستایانشی دیاری کردووە یعنی قوتابیش قوتسێتی خۆی هەیە مامۆستاش قوتسێتی خۆی هەر زانکۆ خۆی قوتسێتی خۆیە هەر مامۆستایە کە دەبێتە مامۆستای زانکۆی بەلایانی کەم 24 تاوەکو 27 ساڵ دەبی بخوێنی اینجا دەبێتە ساحب بڕوانەمەی ماستەر و دکتۆرە مامۆستا قوتسێتی خۆی هەیە ئەو ڕێنمایان ئەگەر لە هەر شوێنێک جێبەجێ بکرێتن ڕێنمایی هەیە دەرێگە قوتابی تەجاوز بکە لەسەر قوتابی مەسەرە دەبینی فەسڵ دەکرێت ئەگەر تەجاوز بکە لەسەر مامۆستای بە قەول یانی بە قسە فەسڵ دەکرێت نەک بە لێدان و کوشتن ینی ئەو ڕێنمایانە ڕێنمایی دانرایە بۆ چییە بۆ ڕێخستنی پەیوەندی قوتابی لەگەر مامۆستایە ڕێخستنی پەیوەندی زانکۆیە ئەو ڕێنمایانە پێویستە قوتابیان هەموو ئاگاداریشن ینی کە لە قۆناغی چارەسەرە بۆ ئاگادارن لەو ڕێنمە بەێ فەسڵکردن چارەسەرە بۆ قوتابیان ئەگەر بکرێتە نەخیر فەسڵکردن چارەسەر نییە بەس دەبی ئەتو ڕێنمایەکە تەبیتن دەبی ڕێنماکە ئەگە قوتابێک هەڵەیەک دەکە قوتابێک زەی دەکە لە ئیمتحانات دەبی چارەسەرەکە بێتن پێشان ئەو ڕێنمانە سەر کوردان بەڵام کاتی بێ ئەو ڕێنمایانە دانراوە ئەو ڕێنمایانە هەر ئیساڵی هەشتا و نوێ پاشان لە نۆت و سار و پاشان ئاخی لە 2023 ئەو ڕێنمایان بەدو ئەوەی لۆکراوە هەندە پێداچنەوەی لۆکراوە لە پێ ڕێنمایەکان نییە ڕێنمایانە بکرێتەوەوانە چونکە بۆ خۆتان نەزانن ئێستا سەردەمەکە گۆڕاوە سەردەمێکی جیاوازە جیلێکی جیاوازە دکتۆر کامەران گوێت لە دەنگی منە بەڵێ دکتۆر شێروان پێچێت دکتۆر کامەران گوێی لە دەنگی من نەبێ بە هەرو پرسیارە لە بەڕێستام بکەم پێتان وانە کاتی ئەوە هاتووە دەبێت پێداچوونەوە بەو ڕێنمایانەیە بکرێت بۆ قوتابیان چونکە بۆ خۆتە زانی ئێستا سەردەمێکی زۆر جیاوازە لەو ساڵانەی پێشووتر کە دکتۆر کامەران باسی کرد ئێستا جیلێکی نەوەیەکی نوێ هاتۆتە ناو مەیدانەکەەوە واللهی من بەڕاستی بڕیارمدا بۆ باسی ئەو تەفاسیلی کێشەکە نەکەم چونکە بەڕاستی معلوماتی تەواو نییە لەسەری لەبەر ئەوەی ماوزعەکە کۆنە بەڵام ئەوە دڵنیا دەکەمەوە کە نەزانکۆی سۆران نەزانکۆی سەلاحەدین هیچ لاریەکی نەبووە لەسەر وەرگرتنی قوتابیەکە چونکە
قوتابی کە خۆی نەقل دەکات کە لە شوێنێک وەرناگیرێ مافی خۆی بگەڕێتەوە شوێنی خۆی هەنی کەواتە شتێکی ئارزومەندانە بۆ لای قوتابێکە لە شوێنێکەوە دەکات ڕاستی من حەز ناکەم کەس ئەوە بە ئەو وەرگری کە کێشەی دەرونی بە قوتابی دروست بە ئەوە هیچ کێشێک نەبە لە هەردوو زانکۆکە ئێمە بە ڕەزنامەندی خۆی نەقل کردووە مافی شەو بەڵێکیان دکتۆر ئێمە سواس دەکەین کە هەرجەکان دکتۆر شێروان ئێمە سواس دەکەین کە هەرچەنە بڕیارت دابوو قسە لەسەر ئەو بابەتەنەکەی بەڵام بەشداریت کردووە لە باسی ڕۆژی کوردستان 24 احترامی بڕیارەکە تەگرین بەڵام قسەی ئێوە ئێستا لەم ڕووداوەدا گەلێ گرنگە بۆ خەڵک بۆ کە سوکاری هەردوو دکتۆرە شەهیدەکان بەڕاستی قسەی ئێوە گرنگە لە ناو ڕووداوەکەدا بوون لە ناو کێشەکەدا بوون ئەگەر چی ماوەیەکی کەمیش بێت دەست بەکار بوو بێت باشە باواز لەو دیوەی بێنم بێمە سەرباسی ئەوەی چی بکرێت بۆ ئەوەی حرەمی زانکۆ بپارێزرێت بۆ ئەوەی شکۆی ناوەندەکان ناوەندە ئەکادیبیەکان بە تایبەتی نەشکێنرێت چونکە بۆ خۆتان نەزانن لەو ناوەندەدا نەوەیەکی نوێ پێ ئەگەێنرێت گەنج پێ ئەگەێنرێت کە ئەمانە دوجار دێنەوە ناو کۆمەلگا و دەبێت جیلی تازە پێ بگەێنن ئەوانیش زۆر ڕاست دەفەرمووی زۆر سپاس لە بە ئەو پرسیارە گرینگە بەڕاستی حرەمی زانکۆیەک ئێمە باسی حرەمی زانکۆ دەکەین لە سێ ئاست یەکەم شت لە ڕووی معنەویەوە لە ڕووی مامۆستاکان ڕێز لێگیراو بن بۆ ئەوەی بتوانن کەشێکی ئەکادیمی بۆ ئەوەی بە باشترین شێواز ئەو خبرە و ئەو زانستێکە وەریان گرتووە ئەو نیەتە پاکە ئەو نیەت فریشتە ئاسایی کە هەیەە کە دەیانەوەی خزمەت بۆ وڵات بکەن کە هەموو ژیانی خوان بۆ ئەکادمیە تەرخان کردووە بەو شێوازێکی تەندروست و بە شێوازێکی بێ هیچ سترێسێک و بە هیچ دڵەڕاکێک ئەو خزمەتە بە کۆمەلگا و بە قوتابی بکەن بۆ ئەوەی فەرهەنگێکی ئەکادیمی لە ناو وڵاتدا دروست بکەن کە بەڕاستی ئەوە یەکەم نقطەی پاراستنی حرەمی زانکۆە دووەم شت لە ڕووی بڵێن فیزیکیەوە یان لە ڕووی جۆغرافیە و پاراستنی حرەمی زانکۆ کە بۆ ئەوەی دوور بێت لە هەموو هەرشەیەک ئەمەش بڕاستی کراوە بەڵام پێویستە مادەم حاڵەتێکی لەو جۆرە ڕوویدا پێویستە تندتۆڵتر بکرێتن پێداچوونەوەکی جددیتر لەو بابەتێ بکرێت بۆ ئەوەی لەو ڕێوشەوە هەم مامۆستان هەم قوتابیان ئاسوودەتر بن لە ناو حرەمی زانکۆدا و حاڵەتێکی سێم ئەو ڕێنمایی و ڕێکارانەی کە لە ناو زانکۆکان هەنە زانکۆ ناوەندە ئەکادیمەکان هەنە بەڕاستی ئەو ڕێکارانە ئەگەر پێداچوونەوەکی بکرێت باشترە بەڵام ئەوەی کە هەشە ناتەندروست نییە بەڕای من چونکە هەر قوتابیەک کە بۆ منە هەرەشە لە مامۆستا بکە یانیش کە دەست درێژی بکاتە سەر مامۆستا بە شێوەیەکی فیزیکی ئەوە بۆ هەر ئاستێک چ بە گفتار بێت چ بە ئەوە بێتن بە هەر شێوازێک لە شێوازەکەم بێت بۆ ڕێگری لێکراوە بە ئەوەی ڕێگری لە تەشەنەکردنی ئەوانە بکرێتن چارەسەری بۆ دانراوە ئەوە شتێکی باشە بێداچوونەوە بکرێتن بەڕای من لەوانە باشتری بکەن بەڵام ئەوەی کە ئێستاش هەیە ڕێچکەی خۆی گرتووە کار دەکاتن ئەوان نییە شتێکی زۆر خراپبی بەڵام چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ ئەوانە لەوانەیە هەندێک جار لە نەشارەزایی تووشی هەڵە ببن یانیش لەوەی کە قوتابیەکان تێنە بڵێن کە پاشخانێکی ئەوەی هەیە کە فێرە ئەوە نەکراوە خۆشەویستی وڵات و خۆشەویستی بەرامبەر خۆی بڵێن لە ماڵەوە لە ناو کۆمەلگا لە ناو لە میدیا لە پەروەردە هەموو ئەوانە تەئسیر دەکەن بەڕاستی بۆیە پێویستە استراتیجێکی ڕۆن پلانێکی ڕۆن بۆ پەروەردەکردنی تاک دابڕێژرێت بەڕاستی پێویستە کۆنفرانس لەسەر ئەوە بکەین توێژینەوە لەسەر بکەین خەبیرەکان دڵسۆزەکان هەمویان کار لەسەر ئەو بابەت بکەن بۆ ئەوانە دووارە نەبنەوە زۆر باشە دکتۆر شێروان ئەگەر هاوکارانم پێم بڵێن دکتۆر کامەران لەگەڵمان ماوەتەوە یاخودنا بەڵێ بەڵێ دکتۆر کامەران دوا پرسیارم بۆ بەڕێستان پێمان بڵێ دکتۆر کامەران لەگەڵمان نەماوە دکتۆر شێروان بار دوا پرسیار لە بەڕێستان بکەم ئێستا پێم وا بێت ئێوە لە تاقیکردنەوەی خولی دووەم دابوون ئایا ئەم پرۆسەیە بەرداوامە بێت لە ناو زانکۆدا یاخودنا بە کورتی وەڵامم بەرەوە سوپاس دەکەم
ببوورە وڵای پرسیارەکە تێنەگەشتم دەنگ لە تاقیکردنەوەی لە ناو زانکۆدا لە تاقیکردنەوەی خولی دووەمدا بوون پێم وابێت کاتێک ئەم ڕووداوە ڕووی داوە ئەمڕۆ ئایا پرۆسی خوێندن بەردەوام دەبێت تاقیکردنەوەکان بەردەوام دەبێت یاخود بۆ ماوەیەکی کاتی ڕدەگیرێت چی لێدە و پرۆسەیە بەڵێ ئەمڕۆ وەزارەت بڕیاری دا کە هەموو چاڵێکەکان بۆ ماوەی 3 ڕۆژ چاڵێکی زانستی و فەرهەنگیەکان ڕدەگیرێن بۆ ماوەی 3 ڕۆژ بەڵام ئەمە شومولی تاقیکردنەوەکان ناکات چونکە تاقیکردنەوەکان بە چاڵکی ینی بن لەو چاڵەکانی کە دەژمێردرین کە ینی بڵێن بەرنامە داڕێژراون بۆی تەسی لە قوتابەکان نەکە بەڵێ تاقیکردنەوەکان بەردەوام دەبن. دەستان خۆش بێ سوپاس بۆ هەریەک لە بەڕێزان دکتۆر کامەران یونس سەرۆکی زانکۆی سەلاحەدین کە لە هەولێر و ڕاستەوخۆ لەگەڵمان بووی هەروەها بەڕێز دکتۆر شێروان شەریف قرتاس سەرۆکی زانکۆی سۆران بەڕێزیشیان لە سۆرانەوە لەگەڵمامون سوپاس بۆ بەشداریتان. بەڵێ بەڕێزان کۆتایمان بە باسی ڕۆژی ئەم شەویشمان هێنا بۆ هیوایان ئیدی هیچ نەگوێمان نەچاومان بۆ ڕووداوانە نەکەوێتوانێ و هەمووان بە هیوای سەلامەتی و کۆمەلگایەکی تەندروست و هۆشیار بنیاد بنین لە داهاتوودا کاتێکی خۆش.